بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە نەبوونی یاسای بودجە لە هەرێمی کوردستان دەکەین دیارە دوایین ساڵ کە یاسای بودجە لە هەرێمی کوردستان هەبووە ساڵی 2013 بووە واتە ماوەی 11 ساڵە حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم یاسای بودجەی نییە یاسای بودجە بریتە لە خەمڵاندنی داهات و خەرجیەکان یاخود بریتە لە پلانی حکوومەت بۆ ساڵی داهاتوو و ئەو حکوومەتانەی کە یاسای بودجیان نییە بە حکوومەتی شکست خواردو وەصف دەکرێن بینە سەر وردەکاریەکەی دیارە تەمەنی حکوومەتی هەرێم 33 ساڵە لە ساڵی 1992ەوە تاوەکو ئێستا ئەو ساڵانەی کە یاسای بودجەی نەبووە 21 ساڵ یاسای بودجە لە هەرێمی کوردستان نەبووە کە لە سەدا 63 تەمەنی حکوومەت بەبێ بودجە بەڕێ کردووە واتە هەموو ئەو خەرجانەی کە کراون بە نایاساین چونکە کاتێک کە یاسای بودجە نەبێت خەرجیەکان لە تاریکیدا و لە دەرەوەی بە میزاجی بەرپرسانی حکوومەت داهات خەرج دەکرێت و 12 ساڵ یاسای بودجە هەبووە لە 33 ساڵی حکوومەتدا 12 ساڵ یاسای بودجە هەبووە کە دەکاتە لە 36 تەمەنی حکوومەت یاسای بودجە هەبووە بەڵێ بینە سەر یەکەم ساڵ و دو ساڵ کە یاسای بودجە هەبووە یەکەم ساڵ کە یاسای بودجە هەبووە لە ساڵی 1993 کە لە لاپەڕەیەک پێکاتوە یاسای بودجە داهاتەکان خەمڵێنراون کە یاسای ژمارە 5 ساڵی 1993 یاسای بودجەی ساڵی 93 کە پەرلەمانی کوردستان پەسەندی کردوواتە یەکەم جار کە یاسا هاتووەتە پەرلەمانی کوردستان و هەرێمی کوردستان یاسای بودجە بووە 1993 بووە لەو کاتەدا کۆی خەرجیەکان بە چاپی سویسری چاپی دیناری سویسری عێراقی چاپی سویسری عێراقی 1 ملیار و 13 میلیۆن و 812 هزار دینار خەمڵێنراوە بودجەی هەرێم بۆ ساڵی 1993 دوایین ساڵیش کە یاسای بودجە هاتووەتە پەرلەمانی کوردستان ساڵی 2013 بووە و کۆی داهاتەکان بە زیاتر لە 15 تریلیۆن خەمڵێنراوە لە دوای ساڵی 2013ەوە حکوومەتی هەرێم یاسای بودجەی هەر نەبووە و خەرجەکانی داهاتەکانی لە دەرەوە یاسا خەرج کردووە بەڵێ بینە سەر ئەو 21 ساڵی کە یاسای بودجە نەبووە بەم شێوەیە 1992 1994 1995 1999 2000 2002 2003 2004 2005 2006 2014 15 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 و 2024 12 ساڵ یاسای بودجە هەبووە بەم شێوێ لە 1993 دەست پێ دەکات 1993 1996 1997 1998 2001 2007 2008 2009 2010 2011 2012 2013 کە دوایین ساڵ بووە کە یاسای بودجە لە هەرێمی کوردستان هاتووەتە پەرلەمان لەو کاتەوە یاسای بودجە ناتووەتە پەرلەمان یاسای بودجە و پەیڕەوی ناوخۆ دیارە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان سێ ئەرکی سەرەکی هەیە یاسادانانە دەرکردنی یاسایە و دەرچواندن و هەمواری یاساکانە هەروە یەکێکی دیکە لە ئەرکەکانی پەسەندکردنی یاسای بودجەیە وارکێکی تریشی متمانەدان بە حکوومەت و چاودێریکردنی حکوومەتە یەکێک لە ئەرکەکانی کە بریتە لە دانانی بودجە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان باس کراوە لە مادەی 98 باز لەوە دەکات کە لە بەرگەی یەکەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەبێت لە کۆتایی مانگی دەی هەموو ساڵێک پرۆژە یاسای بودجە بێتە پەرلەمان و لە بەرگەی دومیش باز لەوەکە کە لەسەر ئەنجومەنی وەزیرانی هەرێم پێویستە لە کۆتایی مانگی چواری هەموو ساڵێک ژمێرەی کۆتایی ساڵی ڕابردوو خەرجەکانی وردەکاری خەرجەکانی ساڵی ڕابردوو بنێرێت بۆ پەرلەمان بەڵام لە 2013ەوە یاسای بودجە نەهاتووەتە پەرلەمان و پابەند نەبوون و لەم کابینێشدا بانگەشەی شەفافیت کرا بەڵام داهاتەکان لە تاریکی دامانەوە یاسای بودجە نەبووە لە بەرگەی سێمی مادەی 98 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان باز لەوە دەکات ئەگەر پرۆژە یاسای بودجە و ژمێرەی کۆتایی لەو ڕێکەوتێک کە لە مادەی بەرگەی یەکەمی مادەی 98 دیاری کراوە نەگەشتە پەرلەمان پەرلەمان داوای ڕوونکردنەوە لە وەزیری دارایی دەکات ئەگەر هۆکاری گونجاوی هەبوو ماوەیەکی پێدەدات کە لە 15 ڕۆژ تێپەڕ نەکات بۆی کە یاسای بودجە بنێرێت بەڵام سەر ڕایەگەدارکردنەوەی حکوومەتیش لەلایەن پەرلەمانەوە یاسای بودجە نەهاتووەتە پەرلەمانی کوردستان دیارە لە هەرێم لە تەمەنی 33 ساڵ حکوومەت 21 ساڵ یاسای بودجە نەبووە 12 ساڵ یاسای بودجە بووە بەڵام لە عێراق لە دوای ساڵی 2005ەوە تەنیا 3 ساڵ یاسای بودجە نەبووە ساڵی 2014 بەهۆی هاتنی داعش ساڵی
2020 بەهۆی بەسەرچوونی بڵین بەهۆی ناکۆکیەکان لە کابینەی عادل عەبدولمەهدی و ساڵی 2022 کە حکوومەتەکەی مستەفا کازمی حکوومەتێکی کاربارەکەر بوو واتە لە عێراق ساڵانە بەردەوام یاسای بودجە هەبووە لە دوای ساڵی 2005 تەنها سێ ساڵ بەڵام لە هەرێمی کوردستان بە درێژایی مێژوو لە تەمەنی حکومڕانی 12 ساڵ یاسای بودجە هەبووە و ماوەی 11 ساڵیشە لە 2013شەوە یاسای بودجە نهاتوتە پەرلەمانی کوردستان و داهاتەکان بە ناشەفافی خەرج کراون. بەخوای گەورەتان سپێرین خواتان لە